من ناترسم دڵە ڕاوچیم نابێ زۆر بیری لێ ناکەمەوە بەرگری لەشم زیاترە بێ لەبەرەوە تووشم نابێ تووششم بزوو چاکەمەوە ئەمە یەک دوو ئەم نەخۆشیە ئەوەیە مەترسیدار نییە کە ڕاگەاندنەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان دیعایی بۆکەن بڕواتان هەبێ زۆر نەخۆشی لەمە خەتەرتر لەم کۆڕۆنایە خراپتر بڵاو بۆتەوە 2023 نەخۆشیە بڵاو بۆ بە ناوی سارس زۆر بەمانەزانین ئەو نەخۆشیە مەترسیدارتر بوو لەبەرەوەی لە 9.6 تقریبا لە 10 ئەوانەی تووشی بوو نردن بەڵام هەتاوەکو ئێستا کە لە سەرەتایەتی و کە زۆر گەرم و گوڕە لە 102 بۆ لە 103 ئەوانی تووشی بوون وردوان لە 109 چاک بۆتەوە کەواتە بۆ ئەوەندە گەورەی بڕواتان هەبێ ئەوەندەی خەڵک کە بەڕووداوی هاتوچۆ بە نێرگە لە کێشان بە مادەی هۆشبەر بەم شتە مەعقولانە ژیانیان کۆتایی هەیە چارەکی ئەوە بەم نەخۆشە کۆتایی نە یاوە لە هەمووی گرنگتر شتێکێ بێ هەمومان بزانین مسلمانی خی گەورە ئیرادی لەسەر شتێک نەبێ نابێت وابێ هەمومانەوە ڕاستیە بزانین ئیمانمانەوە بەقوت بێ کە ئەگەر بێت و ڕۆژمان تەواو بوو بێت چکە من باوەڕم هەیە هەموو کەسەیەتم دنیای ڕۆژێک کاتێکی دیاریکراوێتە دنیا کاتێکی ماڵئاواییەکە ئەگەر من ئەو کاتم تەواو بوو کە کۆتاییم بە ژیانم هاتووە ماڵئاوایی بکەم وەڵڵا ساغ بم نەخۆش بم بە پێوە گۆرانی بڵێم خەوت بێتم لەژێر بەحرا بم لە عاسمان مەمر ئەڕۆم لەبەرەوە پێویست ناکات ئەمەندە گەورەی کەین و باسی بکەن چون دێگە پرۆپاگەندەی بۆکا بۆ مەسی بازرگانی هەندێک بەسی سیاسی تێکەڵ بە کۆمەڵێشت بووە لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە کۆمەڵێک ڕێنمایی تەندروستی هەیە لایەنی پەیوەندیدار دەری کردووە ئێمە ئەو پابەت مێ لە ڕێنمایانە